ئازیزان زۆر جار کە پزیشک دەرمان ئەنووسێت لێتە پرسێ کە ئایا هەستیاریت هەیە بە ئەو دەرمانە تۆ لە وەڵاما یاخود ئەڵێ بەڵێ هەما یاخود نازانی کە هەتا ئەمڕۆ باز لەو هەستیاری ئەەکەیم زانی هەستیاری بە دەرمان چییە کام جۆرە دەرمانانن ئەوانەی کە هەستیاری دروستەکەن و کاتێک هەستیاری دروستەکەن نیشانە لەسەر کەسەکە چۆنە بێت و چۆن خۆمان بپارێزین و بچین بۆ کێ و بۆ چارەسەرە پێویستەکان بە میوانداری بەڕێز دکتۆر هاوکار عومەر کە بەڕێزیان پزیشکی دەرمانسازن سڵاو لێ ببیانیت باش دکتۆر زۆر سپاس دکتۆر ئەگەر لە ناوەکەی دەست پێ بکەین بزانین هەستیاری دەرمان چی ئەگەیەنێ ئەگەر باسی هەستیاری بکەین هەستیاری بەگشتی هەمووی هەر یەک شتە بریتە لە کاردانەوەیەکی ناتەندروستی لە لەش بۆ مادەیەکی دەرەکی کە زۆر جار ئەکرێ بە دەرمانیش ئەمە ڕووبات کارلێکێک دروستە بێت لە نێوان دەرمانەکە و لە نێوان دژەتەنێک لە ناو لەشی ئێمە و ئەبێتە هۆی دروستکردنی کۆمەڵێک ڕیاکشن و کارلێکی تر بە دوای خۆیان ئەهێنێت و لە دیارترینیان بریتە لە ڕژانی لۆکال هۆرمۆنی هیستامین کە ئەو کاریگەری نەخرازراوانە دروست دەکات کە پێوترێ حساسێت. باشە بۆچی هەندێک جۆری دەرمان ئەم هەستیارە دروستەکەن هەندێک جۆر دروستی ناکەن هۆکار چییە کە ئەو هەستیارە لە لەشی هەندێک کەسا دروستە بێت خۆی جوابەکە هەر لە پرسیارەکەی خۆتە ئەم کارلێکە لە هەندێک کەسا بۆ هەندێک دەرمان دروستە بێت لە هەموو کەسانیە و لە هەموو دەرمانێکشا دروست نابێت و شەرتیش نیەمە هەر بۆ دەرمان بێ بۆ هەموو شتێکی تر بۆ خواردن بۆ جۆرێکی دیاریکرا لە جلوبەرێک بۆ تۆزڵ بۆمانای پێ هەمووی دروست بێت ئێمە کە باسی دەرمان ئەەکەین ئەکەوێتە سەر جسمی کەسەکە خۆی جەنەتیکی کەسەکە ئایا ئەم کەسە دژەتەنی هەیە یان نیەتی جاری وا هەیە لە یەکەم جاری بەکارهێنانی دەرمانەکە هیچ دژەتەنێک لە لاشەیان نیە و هیچ کاریگە هیچ هەستیارێکی بۆ دروست نابێت بەڵام لە وەرگرتنی یەکەم جاری دەرمانەکەیە دژەتەن دروستە بێت لە لەشیا بۆیە کە جاری دووەم دەرمانەکە وەرەگرێتەوە لە دوای فترەیەک مەسەلەن مانگێک ساڵێک چەند ساڵێک ئەم هەستەکات کە هەستیاری بۆ دروست بووە هەستیارێکدارە یعنی یەکەم جار بەکاریە ناو کێشەی نەبووە دووەم جاریش ڕەنگە بڵێ کێشەم نییە بەڵام کێشەی بۆ دروست بزەبت ئەکرێت لە یەکەم جارە هەستی پێ نەکەی لە جاری ترە دروست بێت ئەم کارلێکە ئەمە بە تایبەتی لە ناو ئەنتیباتیکەکانە زۆر باوە منیشویستم ئەو پرسیارکەم بزانم کام جۆرانەی دەرمان بەگشتی ئەم هەستیاریە دروستەکەن بەگشتی ئەگەر ئێمە لیفلێتی هەر دەرمانێک بکەینەوە ئەو وەرەقە بچووکەی کە لە ناو پاکەتی هەر دەرمانێکە هەیە و زانیاریتیان نووسراوە لە ئاگادارکردنەوەکانە یەکەم خاڵ نووسراوە ئەگەر هەستیاریت هەیە بە هەر یەکێک لە مادەکانی ناو ئەم دەرمانە تکایە وەری مەگرە بەڵام دەرمانە زۆر لیفلێتە ئەخێنرێتەوە لای خۆمان هەر نووسراوەت ینی هەر بۆ تاقیکردنەوەش بێ نووسراوە بەڵام حساسێت ئەو کێشەی هەیە کە هەتا تاقی نەکەیتەوە نازانیت یعنی ئێمە هیچ فەحسێکمان نییە پێش وەختە پێمان بڵێ کە کەسێک کە پێمان بڵێ کەسێک هەستیاری هەیە بە جۆرێکی دیاریکراو لە دەرمان باشە بۆیە ئەوە دەرەکەوێت ئەو گروپانی دەرمان کە ئەکرێت حساسەت دروستکەن یاخود کە زۆرتر دروستی ئەەکەن حساسەت بریتین لە ئەنتیبایۆتیەکان و بە تایبەتی کە ئەوانەی کە سەلفا گروپیان تایە دژە زیندەگیەکان بەگشتی و ئەوانەی کە سەلفا گروپیان تیا وەکو پەنسلینەکان و سێفالۆسفۆرینەکان ئەمانە زۆرتر دروستی ئەەکەن و لە ئازارشکێنەکانە ئەکرێ ئەسپرین یاخود ئایبوپرۆفین ئەمانە دیسانەوە حساسەت دروست دەکەن بەشیتر لە دەرمانەکانی کە حساسەت دروست دەکەن دەرمانەکانی کیمۆسێراپینەوەتە چارەسەری کیمیایی بۆ توشبوانی شێرپەنجە ئەمانش کە حساسەتی تۆن دروست دەکەن باشە دکتۆر ئەمە ئەم حساسەتە لایانی خراپی دەرمانەکە چکاندێک جار ئەزانین کە دەرمان بێگومان لایانی باشی هەیە و لایانی خراپیشیە ئەمە لایانی خراپی دەرمانەکەی یان خۆی کارلێکی لەشی خۆمانە دروستیەکە لایانی خراپی دەرمان ئەمە گەر بڵێن سایدی فێکەین کاریگەری لاوەکیەکانی دەرمان بێت نەخێر ئەلەرجی بریتی نییە لە حساسەت بریتی نییە لە کاریگەری لاوەکی دەرمان هەرچەنە هەندێک سەرچاوی زانستی دیارییان کردو ئەمیشان هەر خستۆتە ژێر چەتری کاریگەری لاوەکیەکانی دەرمانێکەوە بەڵام ئەمە کاریگەری لاوەکی نییە ئەمە کاردانەوەی لەشە و ڕیاکشنێکە کارلێکێکە لە نێوان دەرمانەکە و لاشەی ئێمە دروست دەبێت بەڵێ کاتە پەیوەندی بەوە نییە باشە دکتۆر چۆن یەکێک بزانێت کە هەستیاری بەو دەرمانە دروست کردووە کە ئیخوایە خودت کە دەرزیە ئەیا لە خۆی چۆن بزانێت نیشانەکان لەسەر ئەو کەسە چێ دەکە دەرەکەون پرسیارەکە زۆر جوانە و باسیەوەمان کردمان ناتوانین ئێمە بە هیچ جۆرێک بزانین پێشەوەی کە کەسێک دەرمانێک وەربگیر ناتوانین زانین کە ئایا
هەستیارە هەستیار نییە بۆ زۆر گرنگە دکتۆرەکە بە ڕێزەکانیش کە ئێستا دەرزیەکانی ئەنووسن بۆ نەخۆش پێڵم پێشتر تکایە فەحسی حەساسیت بکە تستی هەستیاری بکە نیشانەکانی بەگشتی لە نیشانە سوکەکانەوە ئەگەر دەست پێ بکەین چکە کرێ نیشانی سوکی هەبێ هەتاوەکو نیشانی قرس و هەندێک جار مردنیشی لێ ئەکەوێتەوە بریتە لە سووربوونەوە لە خوران لە دروستبوونی لیر لەسەر پێست لە حاڵەتی قورسترا ئاوسانی دەم و چاو لێو زمان قڕک ئەمانە ئەگرێتەوە و لە حاڵەتی زۆر قورسیشا ئەبێتە هۆی دابەزینی زەخت و شۆک و لە کارکەوتنی دڵ و مردن. کاتەم نیشانانە زۆر گرنگە هەریەکێ ئێمە لە هاوڵاتیان بیزانن بە ئەوی کە خوانەخواستە گە ڕۆژێ دەرمانێکیان بەکارهێنا دەرزێکیان یا لە خۆیانە خۆ شتێکیان بەکارێنە ئەم نیشانانە بناسنەوە لەو کاتە چی بکەن بچن بۆ چۆ یەکەم شت کە گرنگە ئەوەیە بەکارهێنانی دەرمانەکە بێ بوەستێنن کە هەستیان کرد بۆ نمونە حەوێکە خوات یا مەسەلەن شروبێک وەرەگرێت یا کرێمێک بەکارهێنێت تووشی سووربوونەوەیەکە تووشی خورانی ئەکار بەگشتی کە ئەم حاڵەتە دروست دەبێت لەو لە حەبوو دەرزی و ئەوانەی کە سیستماتیکە چێت هەموو جسمەوە لە هەموو لاشەیە ئەم کارلێکە ئەبینێت تایبەتی لەسەر پێستی سووربوونەوە و گەرمداهاتنی پێست و لیر و ئەمانە بینێ یەکەم خاڵ زۆر گرنگە دەرمانەکە بوەستێنێ خاڵی دووەم ئەگەر حاڵەتەکەی قورس بوو ئەچێتە نەخۆشخانە لێکی بۆکرێت دەرمانی دژە حساسێتی ئەدرێتێ مەسەلەن وەکو ستیرۆیدەکان یا خودو ئەنتیهیستامین وەرئەگرێت وەکو لۆراتادین و دیزلۆراتادین و هاوشێوەکانی وەرئەگرێت کارلێکە ئەو کارلێکە کەمەکاتەوە لەشیا زۆر گرنگە لە هەمووی زیاتر کە هەستی کرد حساسێتی بەم دەرمانە دیاری بکە بین و سێلای خۆی چوە هەر شوێنێک چۆ دەرمانخانەیەک یاخود چۆ لای پزیشێکی بەڕێز بڵێ من هەستیارم ئەم جۆرە لە دەرمان من هەستیارم بە ئەمۆکسیسیلین بۆ ئەوەی ئەو دەرمانە یاخود دەرمانێکی ترکە ئەم شتەی تایە ئەم گروپی تایە کە حساسەتەکە دروستکات دکتۆرەکە بۆی نەنووسێتەوە و دەرمانسازەکە نەیاتێ زۆر ڕاستە دکتۆر ئەمە ئەگەری هەیە بۆ ماوە بێ بۆ نمونە من لە خێزانەکەم ئەگەر یەکێک خوشکەکەم یا براکەم یان باوکم ئەو هەستیاری هەبێ ئەگەر هەیە کە منیش هەم بێت بەدڵنیاییەوە بۆ ماوە کاریگەری سەرەکی هەیە لەم جۆرە ریاکشنە ڕۆڵی سەرەکی بۆ ماوە ئەگەڕێتەوە بەڵام شەرت نییە کە مەسەلەن ئەگەر یەکێک لە خێزانەکەی بۆ یەکی تریشان هەیبێ بەڵام احتیمالی هەیە ئەگەری ئەوە هەیە بەڵێ لەوانیشا هەبێت و بۆ ماوە ڕۆڵی سەرەکیە بینێت لەمەیە باشە دکتۆر زۆر جار بڵین دەرمان بەکارهێنین ئەوانی کە باسی کرد دەرمانە دژ هاوکارەکان و ئەوانە پێویستن و با بڵین پێویستی ژیانن ئێمە بەکارهێنن لە کاتێ نەخۆشیە بەڵام هەندێک دەرمان هەیە بۆ منە دەرمانە جوانکاریەکان تاوکەرە خۆراکیەکان ئەمانە بەکارهێنین ئەمانە هەستیاری دروستەکات ئەگە نەزانین پێکاتەکەی چییە ئەکرێ هەر شتێک هەستیاری دروست بکات هەر شتێک ئەکرێ هەستیاری دروست بکات بۆ یە کاتێک کە تەنانەت خواردن یعنی مەسەلەن زۆر جار هەیە کەسێک بە خواردنێکی دیاریکەوسن هەیە بە بیبەر حساسێتی هەیە بە فستق حساسێتی هەیە یعنی ئەمانە هەیە بە پەنیر حساسێتی هەیە ئەم شتانە هەیە زۆر گرنگە و کەسە هەستیارەکەی خۆی بناسێتەوە بزانێ بەچی هەستیارە لی دوورکێتەوە ئەمە زۆر گرنگە و ئەو شتانی کە پێویست ناکا بەکاریان نوسن ضرور نییە بەکارهێنانەکەی ئەوە وازی لەبێنێ ئەوانەی کە ضرورە بەکارهێنانەکەی مەسەڵەن ئەنتیبیۆتیکەکان بەدیل هەیە ناتوانێت بچێتە لای پزیشکەکەی خۆی بڵێ من بەم دەرمانەکە بۆت نووسیم هەستیارم بۆیە گۆڕێت بە جۆرێکی تر لە دەرمان کە هەمان کاریگەری هەیە و شێوەکەی جیاوازەکە هەستیاری دروست ناکات باشە بەگشتی ڕێنمای چێ بۆ کەسانی کە ئەو دەرمانانە بەکارێن بەڕاستی کە ڕەنگە بڵێ لە ڕوەک دروستکراوە یا خەڵ شتێک لیفلێتی لەسەر نییە هیچی لەسەر نییە هیچ شتێکی لەسەر نییە بخوێنیتەوە بزانی چیە و بۆ جوانکاریش بەکارێنن ڕێنمای چێ بۆ کەسان ڕێنمایی ئێمە بەگشتی ئەوەیە کە لە جگەل لە دەرمانخانەی ڕسمی لە هیچ شوێنێکی تر هیچ جۆرێک نە دەرمان نە تاواکەری خۆراکی نەکردێت لەبەر ئەوەی سەرچاوەکانیان نەزانراوە تەنیا ناو دەرمانخانە ڕسمیەکان کە پزیشکی دەرمانساز بەڕێوەیە بات ئەم دیاریکراوە ئەو دەرمانانی کە تایەتی ئەو تاواکەرە خۆراکیانی کە تایەتی سەرچاوەکانی زانراوە ئەزانە لە کوێوە هاتووە کوێوە نەهاتووە وستیکەری کوالیتی کۆنتڕۆل زۆر گرنگە بۆ ئەوانە کە تەماشا بکەن بزانن ئایا لەکوێیە دوورکەوتنەوە لە دەرمانەکانی ئۆنلاین بە تایبەتی ئەوانەی کە بۆ دابەزاندنی کێش و بەرزکردنەوەی کێش و ئەمانە بەکاریان زۆر مەترسیدارن چکە نازانین سەرچاوەکان لەکوێ نازانین چیان تایە وەکو دەرمان بۆیە ناتوانین ئێمە هیچ حکومێک بین لەسەری کە بڵین باشە خراپە یان ئەوەیە دوورکەوتنەوە لە وەرگرتنی دەرمان لە شوێنی ناڕسمی زۆر گرنگە لە دەرمانخانە ڕسمیەکان ئەوەری بگرن ئەتوان لەژێر سەرپەرشتی پزیشکی دەرمانسازە ڕێنمایی تەواو وەربگرن لەسەر دەرمانەکانیان
زۆر جار دکتۆر و باسی خواردنمان کە ڕەنگە ئەو دەرمانانە بڵێن لە شتی سروشتی دروستکراوە بەڵام ئەم حساسێتی هەیە بەو جۆرە خۆراکە بۆ نمونە لە کونجی دروستکرابێ یاخود لە شتێکی لەو شتانی کە حساسێت دروست دەکەن ڕەنگە دەرمانەکە لەو دروستکرابێت و ئەم حساسێت هەیە بێ بە خواردنەکە پێکاتەکەی ئەگەر ئەزانێ حساسێتی هەیە مەسەن بەڵێ هەیە بە شت هەیە لە کونجی دروستکرا تا کرێم هەیە مەڵحەم هەیە لە کونجی دروستکراوە و ئەم حساسێتی هەیە بە کونجی بۆ نمونە وەری نەگرێت تاقی نکاتەوە چکە ینی احتیمالە بەمیش دیسان و حساسێتی هەبێت جسمی ئێمە هی ئەوە نیە بخێنە ژێر تاقیکردنەوەیەکە و دوایەوە نەتیجەکەیمان دەستکرێت تاقی نکاتەوە بەدیلێک وەربگرێت باشترە لەوەی کە خۆی بخاتە ژێر ئەو تاقیکردنەوەیەوە. باشە دکتۆر ئەگەر هەیە ئێمە دەرمان بەکاربێنین کێشەمان نییە بەڵام جۆرێک خواردنمان لەگەڵ خواردووە یان جۆرێک لە خواردنەوە ئەمایان کێشەمان بۆ دروستکە بۆ هەستیاریمان بۆ دروستکە وەکو خودی هەستیاری نەخێر بەڵام ئەکرێ مەسەلەن دەرمان و خۆراک خۆرە دەرمان کارلێک بکەن بە یەکەوە کاریگەری دەرمانەکە کەم بکەنەوە یاخود زیادی بکەن لە هەردوو حاڵەتەکە شاکرە زیانی گەورە بە تەندروستی ئەو کەسە نەخۆشە بگەێنێت لە حاڵەتی زیادکردنی کاریگەری دەرمانەکەیە تاوان شتێکم بیر نەچێت کە کاریگەری دەرمانەکە زیاد دەکات ئەمە بە چەند ڕێگایەکە بێت یەکێک لە ڕێگاکان ئەوەیە ناهێڵە لە جگەرەوە ئەم دەرمانە بکرێتە دەرەوە ئەنزیمێکی دیاریکراو لە جگەر ئەم دەرمانە هەر سەکات ئەیکاتە دەرەوەی لەش کاتێک خواردنێکی دیاریکراوە یاخود دەرمانێکی دیاریکراو ئەخورێت ئەم ئەنزیمە لە کارەخات ئەم دەرمانە چالاکیەکەی زیاد دەکات کە چالاکیەکەی زیاد دەکات لە لەشە ئەگەر بگاتە حاڵەتێک پێوترێ ژەهراوی بوون بە دەرمان ژەهراوی بوون بە دەرمان حاڵەتێکی جیا لە حساسێت بەڵام کاریگەری خراپ و نەخوازرا و دروست دەکات لەسەر لەش. باشە دکتۆر شتێکمان بیر نەچێ ئەویش منداڵانە چۆن دایک و باوکان هۆشیار بن لەوەی کە منداڵەکانیانیش بە چەند جۆرێکی دەرمان ڕەنگە هەستیاری هەبێت هەمان نیشانە هەیە لەسەر مناڵانیش هەمان نیشانەیە سووربوونەوە خوران تا یاخود ئاوسانی دەموچاو و لێ و زمان و زۆر گرنگە ئەو دەرمانی کە زانیان بە شتێک حساسە دیاری بکەن بینوسن لای خۆیان بۆی جارێکی ترەگەر چون هەر شوێنێک ویستیان دەرمان وەربگرن لای پزیشک بێت یاخود لای پزیشکی دەرمانساز بێت پێی بڵێن کە مناڵەکەمان بەمە هەستیارە و دوایش بە مناڵەکە فێرکن کە فامی کردەوە و ئەوای لەهات خۆی بچەشت وەربگرێت بزانێت کە هەستیاری هەیە بۆ جۆرە دەرمانە بۆی وەری نەگرێتەوە جارێکی. باشە دکتۆر ئەکرێت جۆری هەستیاریەکە لە توندەوە بۆ لە سوکۆ بۆ تند بگۆڕێ بۆ نمونە ئەگەر یەکێک دەرزی با لە خۆی تونتر بێوەک لەوەی کە یەکێک حەبەکە خوایە خود یەکێک کەپسولێ بەکارهێنێ یان مەڵحەمێ بەکارهێنێت چۆناهیە کاتێک کەسێک حەبێک وەرەگرێت کاریگەریەکان خاوتر دەرەکەون لەسەر لاشەی لەبەرەوەی خاوتر ئەم دەرمانە ئەچێتە ناو خوێنیەوە و بڵاو بێتەوە بەجستەیە بەڵام ئەوانەی کە بە شێوەی دەرزی وەری ئەگرن کاریگەریەکە زۆر خێراتر پێکەوێت لەبەر ئەوەی یەکسەری چۆتە ناو خوێنیەوە بەڵام ژەمە دەرمانەکان تەنیا کاریگەری هەیە لەسەر خێرا بڵاو بوونەوەکەی جۆری دەرمانەکە و بۆ ماوەی کەسەکە کاریگەری هەیە لەسەر ڕادەی توندی حساسێتەکە. بەڵێ باشە دکتۆر هاوکار با بڵین پشکنینی پێشوەختە هیچ هەیە بۆ ئەوی پێشتریش باسە کردوت ڕەنگە پزیشکەکان پێویستکە ئەوە بنووسن بەڵام حەزەکەم زیاتر ڕوونکردنەوە بین لەسەر ئەوەی کە کامەیە ئەو پشکنینە پێشوەختەیە کە بکرێت لەلایەن کەسەکانەوە بۆ ئەوی کە بزان ئایا هەستیاریان هەیە بۆ جۆرە دەرمانە بەتایبەت ئەگەر جۆرە دەرمانە بێ کە تازە بەکارهێن و یەکەم جارە بەکارهێن پشکنینەکان بەتایبەتی بۆ دەرزیەکان کێشەیە لەبەر ئەوەی ئەگەر بە شێوەی دەرزیوەری بگرێت لەبەر ڕاستە خۆچێتە خوێنیەوە چێتە لە هەموو لاشەیە بڵاوە بێتەوە ئەکە کاریگەریەکانی خێراتر و تونتر بێ بۆیە فەحسی حساسێتەکە فەحسی حساسێتەکە چۆنەکرێت لە دەرزیەکانە کەمێک لە دەرزیەکە بە ئەکرێتە ژێر پێستی کەسەکەوە بۆ ماوەی دەدەقە بۆ چارێکێک چاوەڕێ ئەەکەن ئەگەر سووربوونەوە و خورانی دروست کرد لەم شوێنەیە ئەم کەسە هەستیاری هەیە حساسێتی هەیە بەم دەرمانە پێویستەکە بیگۆڕێ بە جۆرێکی دیکە لە هەمان گروپی دەرمان کە دکتۆرەکەی بۆی دیاری ئەکات و ئاسانە زۆر ئاسانە هەموو ماونتۆبیەکان یاخود شوێنە ناو نەخۆشخانەکانە ئەتوان ئەم فەحسە ئەنجام بن هەتا خۆشیان کەسەکان ئەگەر کەمێک شارەزاییان هەبێ ئەتوان ئەنجامی بن و نەتیجەکەشی دوای چارێکێک وەرەگرنەوە یەکسەری زۆر گرنگە کۆچاڕێنمایی چییە بۆ خۆپارێزی کردن بۆی کە تووشی ئەم حاڵەتە نەبین لە مناڵەکانمان لە گەورەکان لە خۆمان زۆر گرنگە ئەگەر زانیمان هەستیاریمان هەیە بە دەرمانێک ڕای بگرین و دوای ئەوە ئەم دەرمانە لای خۆمان دیاری بکەین و ئەگەر چوینە لای پزیشک یاخود لای پزیشکی دەرمانساز یا هەر شوێنێک کە ویستمان دەرمان وەربگرینەوە پێیان بڵێن کە ئێمە هەستیاریمان هەیە بەم جۆرە لە دەرمان بۆی تووشی ئەوە نەبینەوە. باشە دەستەکانی خۆش بێ زۆر سپاس لەگەڵمانە بووی سپاس بۆ ڕێنمایەکانە.